دیوارەکانی ئەم مزگەوتە لە بەردی گرانبەها و ڕەنگ سەوز و خۆڵەکی دروست کراوە. پانی دیواری ئەم مزگەوتە مەترێک زیاترە. هەندێک جار بە مزگەوتی ناوبازاریش ناوی دێ. ئەم مزگەوتە یەکێکە لە مزگەوتە سەرەکیەکانی شارەکە و شوێنێکی گەورەی نوێژخوێن و وتاری جومعەیە. هەروەها جێگایەکی گرنگە بۆ کۆبوونەوەی خەڵک و بۆنە ئاینەکان. مزگەوتی گەورەی کۆیە جێگای دەرس و خوێندنی ئاینی بووە. ڕۆژانێک لەم مزگەوتە زۆرێک لە مەلا و فەقێ تەفسیری قورئانیان تێدا خوێندووە. لەسەر دەستی مەلای گەورەی کۆیە چەندین کەس هەر لەم مزگەوتە مۆڵەتی مەلایەتی وەرگرتووە. شوێنی جوگرافی ئەم مزگەوتە ناوەندی بازاری شاری کۆیە. دوو دەرگای سەرەکی تێدایە کە کەوتۆتە ناو بازاری قەیسەری شاری کۆیە. چوادەوری ئەم مزگەوتە بە دوکانە کۆنەکانی قەیسەری دەور دراوە و سوودێکی باشی بۆ نوێژخوێن و بازاری کۆی هەیە. وەڵانجاو مزگەوتان بۆ هەموو خەڵکی گرنگەوە مزگەوتی گەورەیە لە هەر شوێنەکەەوە کە هاتی داخلی کوێبی دەرێ مزگەوتی گەورە دەرێ لە فرانزیە. مزگەوتێک کۆنە تاریخەشی کۆنیە خەڵک لە هەر لە شێودەیە ڕووی تێدەکا. دوایمەش لێرە لە تەنیش مزگەوتی بۆ بژێ ژیانمان دانیشتوین ئیترەوە ڕۆژانە ئەخشتە قسمەتی خوای بدەی فرۆشوین دەی خۆین و دەڕۆینەوە ئەوە ژیان خۆی هەروایە. زۆر بەخێربێن. سەبارەت بە مزگەوتی گەورەی کۆیە، مزگەوتی گەورەی کوێ بەڕاستی سمبولەکی جوانە لۆ شاری کوێیە. بە تایبەتی بازارەکەی خەڵکانێکی زۆر سەردانی دەکەن لە شارانەوە کە داخلی بازاری کوێ دەبیتن. پێش هەموو شتێکی زۆربەی خەڵک متابعەم کردێ بە حکمەوەی من جیرانی مزگەوتم. لە مزگەوتەکە ماوەی چەند ساڵێکی زۆرە لە ساڵی 96ەوە تەمەنم 6 ساڵان بووە من جیرانی مزگەوتی گەورەم لەگەڵ باوکم. مزگەوتی گەورە سمبولەکی زۆر جوانی هەیە. بەڕاستیت پێ بڵێم ئەو مزگەوتە لە ڕووی گەورەی و لە ڕووی جوانیەکەیەوە سیمایەکی زۆر جوانی بە شارەکەداوە بە حکمەوەی کەوتوتە ناو جەرگەی بازارەکەەوە. هەم لە بۆ بازارەکە هەم لە بۆ خەڵکی دەرەوە کە سەردانی ئەو مزگەوتە دەکەن و خەڵک بە میێوانی دێتە ناو شارەکەی و گەشتیارە و دوکاندارە و خەڵکەکی زۆر پەیوەندی بە مزگەوتی گەورەوە هەیە. ئەو مزگەوتە لەلایەن حاجی مەلا بەکراغەی کۆیە کە عایلەکی ناسراوی شاری کۆیە بووین ئەو مزگەوتە دروست کراوە. بەڕاستی مزگەوتەکە نمونەیە لە شاری کۆیە.